دەسەڵاتدارانی کابینەی نوێمی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لە میدیاکانیەوە کە بە پارەی میلەت بەڕێوە دەچێت وێنای دەوڵەتێکی گەورە لە فەرمانڕەوایی خۆی دەکات کە گوایە هاوڵاتیانی ژیانێکی پڕ لە خۆشگوزەرانی بەسەر دەبەن و لە هیچیان کەم نییە. بەڵام لە ناوەڕۆکدا دەسەڵات جگە هاوشێوەیدارێکی کرمۆڵ کە بەرگەی ڕەشەبایەک ناگرێت و میزەڵدانێک کە فووی تێکرابێت هیچی تری تێدا بەدی ناکرێت. گەندەڵی و خراپبەکارهێنانی لە بەڕێوەبردننی سەرچاوەکان و پەرەپێدانی سیاسەتی ئابووری لەسەر شانی خەڵک بووەتە هۆی قورسکردنی بار و گوزەرانی هاوڵاتیان و ناڕەزایەتی فراوان و بەردەوامیشی لێکەوتوەتەوە. ئێستا لە ناوچەیەکی جیۆپۆلیتیکی گرنگی دەوڵەمەند لە ڕووی ئابووری وەک هەرێمی کوردستان دەیان قەیرانی دروستکراوی دەستی دەسەڵاتی پارتی و یەکێتی بەرەوکی هاوڵاتیەکانی گرتووە. ئەوانیش گرانکردنی کارەبا بۆ 9 هێندە زیاتر لە نرخی پێشووتری، گرانکردنی سوتەمەنی بۆ 2 تا 3 هێندەی عێراق و نرخی پێشووی، قەیرانی سوتەمەنی وەک غاز و نەوت بە تایبەت لە وەرزی سەرمادا، فەوتاندن و خواردنی دایان موچەی فەرمانبەران، زیادکردنی باج و ڕوسومات بە ڕێژەی لە سەدا 30 بۆ لە سەدا 400 هێندە، تاوانەکردنی سەدان پرۆژەی خزمەتگوزاری لە شارە جیاوازەکان، ڕاگرتنی پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران، دانەمەزراندنی دەیان هەزار دەچووی زانکۆپەی مانگاکان، نەمانی هیچ پێشینەیەکی خانوبەرە و هاوسەرگیری و کشتوکاڵی و قەرزی بچووک، کەمکردنەوەی خزمەتگوزاری نەخۆشخانە حکومیەکان و گۆڕینی بە ئاڕاستی کەرتی تایبەت، تەسلیمکردنی زۆرینەی خزمەتگوزاریەکان بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت، نەکڕینەوەی دانەوێڵەی جوتیاران و کڕینەوەی لەلایەن بەغدادەوە. ئەمانە بەشێک بوون لە خەرمانێک، دڵۆپێک بوون لە دەریایەک لە گەندەڵی و خراپ ئیدارەدانی دەسەڵاتە خۆسەپێنەکەی پارتی و یەکێتی کە بە دیزاین و پرۆسەی هەڵبژاردنێکی ساختە بوون بە فەرمانڕەوای کوردستان. ئێستا کوردستان گەشتووە بە ڕادەیەک ئەوەی تاکێک ڕۆژانە دەستی دەکەوێت ئێوارەکەی دەسەڵات لە گیرفانیدا دەری دەهێنێت. ئەمە لە کاتێکدا خەڵکی بە بەردەوامی ڕوبەڕووی گرانی نرخی خۆراک و کاڵا پێویستیەکانی ژیان دەبێتەوە، دەیان کاریگەری کۆمەڵایەتیشی لێکەوتوێتەوە و بووەتە هۆی هەڵکشانی زیاتری ڕێژەی هەژاری. ڕۆژ بە ڕۆژیش ناڕەزایەتەکانی خەڵک تونتر دەبن، بەڵام دەسەڵات نەک هەروەڵامیان ناداتەوە، بەڵکو بەردەوامە لە جێبەجێکردنی پیلانە مەترسیدارەکانی بۆ ژیانی خەڵک کە دوجار بەپێی شارەزایان و شیکەرەوانی سیاست دەکرێت ببێتە هۆی تەقینەوەی جەماوەری و دروستبوونی شۆڕشی گەورەی برسیەکان.